سڵاو من وە خوێندکاری زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەشی تەکنۆلۆژیای زانیاری هەستام بە دروستکردنی سیستەمێک بە تایتڵی لۆرا سیستەم. لۆرا سیستەم بە واتای لۆنگ ڕێنجیە، واتە کۆنتڕۆڵکردنی مەودایەکی بازنەیی گەورە لە ڕێگای تەنها یەک سەرچاوەوە. لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئەم سیستەمە بەکارهێت وەک پێوەری زیرەک لە هەر سێ سەرچاوە سەرەکیەکانی ئاو و کارەبا و غاز کە ئەمیش سوودی سەرەکی هەیە بۆ هاوڵاتی و حکوومەت و شوێنە ئەهلیەکان وەکو شارە نیشتە جێبوونەکانی ئەم سیستەمە لینک دەکرێت لە ڕێگای گەیتوێیەوە کە دیڤایسێکی نوێیە لە بازاڕی جیهانەکانە تازە دروست کراوە کە ئەتوانێت کۆنتڕۆڵی مەودای 5 کیلۆمەتر بکات لە ڕوانگەی یەک گەیتوێیەوە بەبێ ئەوەی پێویستی بە فەیسی بەرامبەر هەبێ. واتە لە ڕووی تێچۆکەیەوە ئەم سیستەمە ئەو دیڤایسانی کە پێویستێتی کەمتر چێچوونی ئەبێ وەک لە ئەم سیستەمانەی کە لە پێش ئەم گەیتوێیەوە بوونیان هەبوو. ئەم سیستەمە چەندین تایبەتمەندی کە لە خۆ دەگرێت. لە کۆتاییدا مەوێت سپاسی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و بەشەکەم بکەم بۆ پێدانی ئەم دەرفەتە. زۆر سپاس.